بینەرانی خۆشەویستم کاتەوە هەموو کاتێکتان باش من ئامانج بابانیم ئەم جارش لە بەرنامەیەکی نوێ لە بەرنامەی لە پەیامنێرانەوە هاتوونەتەوە دیدارتان یەکمان بەرنامەکە پێک هاتووە لە چەندین بابەت لە ناوخۆ و دەروەی کوردستان کە لە ڕێی پەیامنێرانەوە بۆی ئەوەی خۆشەویست ئامادەکرێ. بابەتی یەکەم سەبارەت بە شەڕی ناوخۆ و ئەو شەڕەی کە بەدەیان و سەدان و هەزاران قوربانی جۆراوجۆری لێکەوتەوە، ئەو شەڕەی کە 13,000 گەنج و پیر و منداڵی ئەم مەملەکەتە تیایدا بوونە قوربانی. ئەمە سەرباری ئەوەی کە چەندین کەسی چارەنووس نادیار و ئەوەی کە دەوترێت لە زیندانە نهێنیەکاندا بوون. سەرباری هەموو ئەمانە چەندین کەسی دیکە کە تاکو ئێستا کە نەفتی سەرجێگان هۆکارەکەی ئەو شەڕە نەگریسە بوو کە بە شەڕی ناوخۆ ناو دەبرێت. با پێکەوە بچینە لای چیرۆکی یەکێک لەوانەی کە لە شەڕی ناوخۆدا بە قسەی خۆی بریندار بووە و تاکو ئێستاش بەشێکی زۆر لە شوێنەوەرەکانی ماوەتەوە و کە نەفتی سەرجێگای کردووە. شەڕی ناوخۆی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە نەوەدەکانی سەدەی ڕابردوودا ڕوویدا، بەڵام ماسەوارەکانی ئەو شەڕە و چیرۆکەکانی دوای شەڕەکە تا ئێستاش بەردەوامن. ڕۆستەم عەلی یەکێکە لە بریندارەکانی شەڕی ناوخۆ، وەک خۆی دەڵێت پاش 3 مانگ لە ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری لە ساڵی 1997دا لە دۆڵی هیران لە بەردەم چەند دەبابەیەکی تورکیادا بە خەستی بریندار بووە. ڕۆستەم لە شەڕی ناوخۆدا 3 جار بریندار بووە و بەهۆیەوە بەشێک لە جەستەی کەمەندان بووە و بەشێکی جەستەی دەستکردە و بە شێوەی پلاتین بۆی دانراوە. لەکانە کە هیچ سارەسەرێکیان لە بۆ نەکردم، زۆری هەمالیان کردم، زۆر کتابی ڕەونەقداریان دامێ و تۆقیعیان کردم وەرە و بڕۆ ئەوانە کاکە هاوارم دەکرد، ئەوان دەیان زانێ من دەمرم بەڕاستی نعنێ وەکو دکتۆر و وەکو ئەوانە کەس ناوێری دەست لە مندا تووشی دەزان حاڵەتەکەم زۆر خراپە، ئەستور دەبم قەلبمەوە دەبیت قەلبم تێک دەچی عەساب دەمگریف مێشکم تەواو نابی نعنی زانی وەم لێ دێ دەزانی چم لێ دێ نعنی تو خەریکە بمری نعنی ئەو ئازارەکە ئەوەندە بەقووەتە نعنی ئەوەندە بەهێزە. بەس ئەمن هەر لە سەپەیەکانی خۆم دەوەستم و هەر دەرم دە قەید ناکە. دوو برام بریندارە کەمەندامە، ئەوانی دی کەمەندام نینە لە خۆی بەزە زۆر باشن، بەس هەموو برایەکانم کاسبن ئیشکەرن. ئەوەیە دەبانێت چاکەوە لە ئەڵمانیا کردمەوە جارێ. ئەم بریندارەی شەڕی ناوخۆ بەهۆی سەختی برینەکانیەوە تا ئێستا 40 جار نەشتەرگەری بۆ ئەنجام دراوە و بەشێک لە شێوەی جەستەی تێکچووە. ئەو بەدەم هیلاکی ژیان و ئازارەکانیەوە دەڵێت وڵاتێک نەماوە ئەم پەنای بۆ نەبردبێت و نەشتەرگەری تێدا ئەنجام نەدابێت. بەوتەی خۆی تا ئێستا $5 ملیۆن لە خۆیدا خەرج کردووە و ئەو زەوزارەی کە بنەماڵەکەی هەیان بووە بۆ چارەسەرکردنی فرۆشتویانە. ئێستاش لە خانوویەکی کرێدا بە تەنها ژیان بەسەر دەبات و $40,000 لەسەر چارەسەرکردنی برینەکانی و نەشتەرگەریەکانی قەرزاری هاتۆتە سەر. ڕۆستەم کە ناسراوە بە ڕۆستەمی وەستا عەلی دەڵێت ئەو حیزبەشی کە ئەم شەڕی بۆ کردووە پشتیان تێکردووە و ئەرکی چارەسەرکردنیان نەگرتووەتە ئەستۆ. 40 جار عملیات کراوە. تەبێەوە 6 عملیاتم لێن دەرێک کرد، 13 لە مەجلیسی کردەوە مەجلیسیەکەمە دکتۆر محەممەد خۆشنا عملیاتەکی کرد، ئەوە هەزارێ بزانە دەکات چەند. ئەو جەهاتمەوە چوومە تورکیا عملیاتەکەم کرد، چوومە ئەوروپا عملیاتم زۆر کرد، چەند جاری دی چوومە، ئەو جارێ چوومە 4 عملیاتی دیم کرد، 3 دیسان هاتمەوە لە خەستەخانەی شۆڕش 3 عملیاتی دی دکتۆر جەواد لە بۆ منی کرد. ئەزاموم لێک دایتەوە بە 40 جار عملیات کرامان، چوومە ئوردن، چوومە ئیرانێ، چوومە نازام چێندەرێ، هەموو دەوڵەتی دنیایش گەڕایمان. بەخوا تا ئێستا $1 ملیۆن لە خۆم سەرف کردیە، بەس $1 ملیۆن ئەگەر ئەو $1 ملیۆن بە جوانی لێک دەمەوە دەکات $10 ملیۆن ئەسڵی. دکتۆرم نێرێکانەوە، هیچ دکتۆرێکیش لە من ناکە. خەستەخانەی شۆڕشە دەرزی و مەرزیم ناداتێ، ئەو دەرزی و مەرزانە ئازارم دێت جاری وا بە 3 سەعات 4 سەعات دەکەوم، هەتا بە خۆم لە خۆم بە ئیستراحەت ڕاست دەبمەوە ئەو باش دەبم. ئەم بریندارەی شەڕی ناوخۆ جگە لەوەی هەردوو قاچی پلاتینی تێدایە، بۆری هەناسەشی بەدەستکرد بۆ دانراوە و پێویستە 3 مانگ جارێک ئەو بۆریە بگۆڕێت کە بڕێکی زۆر پارەی تێدەچێت. ئەم باوکیشی یەکێکە لە قوربانیانی شەڕی ناوخۆ و جگە لە خۆشی 2 برایتری بریندار بووە. دوای کۆتایی هاتنی شەڕی ناوخۆش براکانی تری لەبەر ئەو مەترسیانەی لە سەرژیانیان دروست بووە بەرە وڵاتانی ئەوروپا کۆچیان کردووە. ئاسەوارەکانی جەستەی ئەم پێشمەرگە دێرینە ئاسەواری شەڕێکن کە 21 ساڵ پێش ئێستا لە نێوان دوو حیزبی ئەم وڵاتەدا ڕوویداوە. پاش ئەو ماوەیە ئێستاش لایەنە سیاسیەکان
باس لە ئەگەری دووبارە سەرەڵدانەوەی شەڕی ناوخۆ دەکەن. ئاوات محمودیان ئارتی سلێمانی. دیاردە سروشتیەکان دیاردەی جۆراوجۆرن کە هەر یەکەی کاریگەریان هەیە لەسەر جۆری کەسێتی مرۆڤەکان و هەڵسوکەوت و مامەڵەکردنی هەم کۆمەڵایەتی و هەم مامەڵەکردنی ڕۆژانەیان. بەڵام هەندێک لەم دیاردە سروشتیانە یان ئەم ئاکارە سروشتیانیان ئەم پاشماوانە جیاوازی دروست کردو لە نێوان مرۆڤەکان. هەندێک جار دیاردە سروشتیەکان مرۆڤەکان وەک یەک لێ دەکات یان لێکچوانی تەواو هەیە لە نێوان دوو مرۆڤدا. چیرۆکی و دوو گەنجەی کە لە یەک دەچن لە شاری هەڵەبجەوە وریا حەمەکەریم لەم ڕاپۆرتە داوەتان دەجێڕێتەوە. دوانەیەکی لە یەکچوو بەڵام یەکێکیان مێژوازی لێ ناهێنێ. عومەر و بەکر ئەو دوو برای لە 16ی 1970 لە هەڵەبجە لەدایک بوون. بەکر 5 دقیقا لە عومەر گەورەترا. ڕۆژانە زۆرێک لە هاوڕێکانیان لیان تێک دەچێت کامیان عومەرە و کامیان بەکرا. لەگەڵ دەرچوونیان لە پۆلی دوانزەی ئامادەیی پێکەوە دەچنە پەیمانگای هونەرە جوانەکان لە سلێمانی. بەڵام دوای 1 ساڵ عومەر واز لە هونەرە جوانەکان دێنێت و دەچێتە کۆلیژی کارگێڕی و ئابووری لە زانکۆی سلێمانی. لە مەحەد لە دەرسا بووین لە دەرسانە بووین طبعا من دواکەوتم ئەمەم داوت کرد بۆ مەحەد هەردووکمان یەک جلو بەرگوشتمان لەبەر کردو هەر حەزم کرد ڕۆژە بەیەکۆ برادەرەکانمانی توخوا براکە و بێنە بابی بینین ئێمە لە فەیسبووکا بینیمانە شتێکی وایە و ڕەنگ و ڕوخسارتان یەکشتەوە خۆتی توخوایان ئەو کۆمپیوتەری ئەو شتانە زۆر ئەوانە وتم ڕۆژە داوەتێکم لەگەڵ خۆمە ئەیانم سوودفا ڕێکەوت مامۆستا بەیان لەسەرمان بوو ئیستا وەنەوشە با بڵێ ئەو دەرسی پێوتین ڕووناکی یەکەم ساڵ وابزانم لێ وەرگیرا بۆ ئەوانە دەرسی پێوتین ئێمە هەردووکمان یەک دیزاینیۆک جلوبەرگ بوو کە دەرگاکەمان لە هەردووکمان بێکۆ سەرمان ئاوا بردە ژوورەوە سەرمان بردە ژوورەوە مامۆستابیانتی ویشەوە کامتانن. عومەر و بەکر جگە لەوەی لە یەک دەچن هەردووکیان بە کوڕێکی قسەخۆش و نوکتەباز لە نێو هاوڕێ و خزم و کەسوکارەکانیان ناسراون. لەگەڵەوەشدا زۆر جار پێکەوە گۆرانی دەڵێن. ئای حەسەن 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 داتم نەکەی حەسەن 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 داتم نەکەی 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 قەسری تەیارم نەکەی قەسری تەیارم نەکەی تووشی الحادم نەکەی تووشی الحادم نەکەی حەسەن داتم نەکەی حەسەن داتم نەکەی قەسری تەیارم نەکەی قەسری تەیارم نەکەی ماڵی وێرانم نەکەی ماڵی وێرانم نەکەی تووشی الحادم نەکەی تووشی الحادم نەکەی حەسەن 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 داتم نەکەی قەسری تەیارم نەکەی. بەڵام بەکر هەندێک جار هەوڵی داوە هاوڕێکچەکانی عومەری برای لە خۆی نزیک بکاتەوە. زۆر جار من ویستومە مەسەرەن شتێک بکەم لە ڕووی قانونیەوە کە سەیری هینیان کردووە شتینی قانونەکەی خۆیان کردو مەسەن زانیوان ئێمە دوانەی توانە بێ ئەویش بێتە ناو میشە بۆیە هاتوومەتە دەرەوە لە ئیشە. مەسەلەن ویستم دەستکاری ماڵی دەکەم بکەم وتیان تۆ کاک هەرخۆنی دانی کەش لەگەڵایە ئەو ئەبیش ئەبێ بیگۆڕێت و ئەوە ناخۆشە مەسەن کێشەی بۆ من دروستەکرد من نەمەتوانین چکە دامەوە. عومەر و بەکر لەگەڵ گەورەبوونی تەمەنیان بیریان لە ژنهێنان کردووەتەوە. بەڵام چ جۆرە بیرکردنەوەیەک سەرەتا دەیانویست دوو کچی دوانەی لێکچوو وەک خۆیان بکەنە هاوسەری ژیانیان. بەڵام کەسوکارەکەیان ڕێگەیان بەوە نەداوە چونکە نەک تەنها هاوڕێکانیان لیان تێکچووە عومەر لە بەکر جیابکەنەوە دایکیشیان ڕۆژانە لە ئێستا و بە منداڵیش لە جیاکردنەوەی ئەم دوو کوڕەی زۆر جار لێ تێکچووە. بۆیە وەک خۆی دەڵێت ڕێگە نادات کوڕەکانی دوو کچی دوانەی لێکچوو بکەنە هاوسەری ژیانیان. تۆ بڵێ دایکیان لە هەڵگیرسانی شەڕی بووک و خەسوو پترسێت چونکە لە شەڕەکە دوو بە یەک دەردەچن. سروشتیان هەروە بوو ئیتر ئەم نەخۆش کەوتایە بە ئیرادەی خواویش نەخۆشە کەوت
ئیتر هەروە بوون بە یەکۆ برسیان و بە یەکۆ نەخۆشە کەوتن بە یەکۆ تر یاریشتیانە کرد بانگەکرەوە بەکرد عمەر نەهاتەوە ئەی وەڵام من بەکردنیم فرە جاری تر جاری وا بوو خزموسلیانە گۆڕیان و ئەوە کامیان لە ماڵە عمەر لە ماڵای عمەر بەکردوێ ئەیتر ئەوە هاجوامانە داوە وڵا جاری وای خۆم لیمە گۆڕێتێن و ئاوا جلەکانیان هەلەیەکەوە هەر وەکیەکوان تووڕۆم لیان یا درەنگ بیان یا ڕۆژتیانەوە ڕۆژێک قسەیەش بووە ژەدەی باشە بۆ من بۆ ێژی خۆ من ئەو نیم زۆر جار لەگەڵ هاتنان نێو بازاڕ و کۆڕ و کۆبوونەوەکان ئەم دوو برایە یەک شێواز جلوبەرگ لەبەر دەکەن هەردووکیشیان حەزیان لە یەک جۆر خواردنە دەشیانەوێت پێکەوە لە داهاتوو فیستیڤالێک بۆ سەرجەم دوانە لێکچووەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕێک بخەن لا دوو جەستەدا وەک شێعر و ئاواز لایەک بەستەدا ئێمە گیانێکی لە دوو جەستەدا وەک شێعر و ئاواز لایەک بەستەدا دنیا ناتوانێ یەکمان کاتەوە دنیا ناتوانێ یەکمان کاتەوە مەگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە مەگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە ئەمە خەڵک زۆر پێمانەڵێن بۆ مەسەلەن دوو کچی دوانە نایەنە هەر دووکیان با لە یەک کچنوانە ئێمەش خۆمان ئەوە ماوەیەک گەڵاڵە بوو حەزمان کردووە هان تۆزێک شێوازێک لەین دوایەوە ماڵەوتیان باش نییە وڵی لەمان تێکە چێ لێ تێکچوونێک یان مەسەلەن بەس ئەوەی لەوە چە لای خەڵک ئەو شتای بێ بەڵام لەو دوانەی کە بەیەکەوەژین ڕووناچکە بەیەکۆژیان کۆمەڵێک شتی زۆر هەیە مەسەلەن لەکتری جا بکاتەوە بۆ یەک مەبەست و بۆ یەک کەناری ئێمە پەروەردەی یەک کۆڵواری بۆ یەک مەبەست و بۆ یەک پێناوی لە ناو یەکتێرە دووارینەوە لە ناو یەکتێرە دووارینەوە ڕێبواری یەکڕێی جیانابینەوە ڕێبواری یەکڕێی جیانابینەوە وریا حەمەکەریم NRT هەڵەبجە وەک شێعر و ئاواز لایەک بەستەدا چەندن ئەوانەی توانیویانە لە ڕێگە جیاوازەکانەوە خزمەت بە توێژی لاوان بە تایبەتی بکەن چەندن ئەوانەی وەک دەڵێن دوو دڵان بە یەکدی بگێنن ئەی چەندن ئەوانەی کە نەک دوو دڵان بە سەدان دڵان بە یەک بگێنن و ببنە هۆکاری دروستکردنی سایە و سێبەر و چەندین خێزان و هاوسەری جیاواز پێکەوە بابچینە لای راپۆرتێکی هاوکارمان عومار سەبارەت بە یەکێک لە شۆڕەسوارانی گەیاندنی دڵان بە یەکدی و دروستکردن و ئاوەدانکردنەوەی چەندین ماڵ. دەفتەرەی چوارهەمە ئەمە ڕۆژ تۆفیق عەبدوڵڵا هاوڵاتێکی دانیشتووی ناحیەی خورماڵی سەر بە پارێزگای هەڵەبجەیە. وەک خۆی دەڵێت ماوەی 25 ساڵە خەریکی دۆزینەوەی هاوسەرە بۆ ئەو کچ و کوڕانەی دایانەوێت هاوسەرگیری بکەن. لە ماوەی کارکردنیشیدا هاوسەری بۆ زیاتر لە 3000 کەس لە هەردوو ڕەگەز دۆزیوەتەوە. کاتێک وەک تیمی کەناڵی NRT سەردانمان کرد لە ماڵەکەی خۆی پێشوازێکی گەرمی لێ کردین و چیرۆکەکانی پشت دەستپێکردنی ئەم کارەی بۆ باس کردین. لە تقریبا ساڵی 90 ماڵمان لە ئێران بوو لێەوە دەستپێکە سەرەتا هەتاوکو نەگەشتە ئەمڕۆ لە سەرتاکەی ساڵی 1990 بوو ئەو کاتە ماڵمان لە ئێران بوو دەستمان پێکە تا ئێساکی بەڵێ تا ئێستا بەردەوامی حتا ئەم ڕۆژ بەردەوام بوو تقریبا تا ئێساکیە وەکو جووت 1000 جووت 1000 جووت یعنی ڕەگەزی مێ 1000 ڕەگەزی تاکیش 1000 نێرەکەش 1000 جوود یعنی بە خانەوادە 1000 ئەگە حسابی تاکیش کەم مەسا کوڕ لەوێ و کچێ لەوێ تقریبا کاتە حدودی 3000 بەم شێوەیە
اینجا ئەمەنی بڵێن منتیقەیە بێسە هەمانە لە هەولێرە هەمانە لە بازیانە هەمانە لە کەلارە هەمانە مەسەلە سلێمانیە هەمانە لە کەرکووکە ئەوە هەمانە لە پیرەمەگرون لە منتیقانە هەمووی هەمانە ئەمەنی بڵێ منتیقەیە بەتایبەت کێ پەیوەندی کردبێت لە کوڕ و لە کچیش هاوکاری کراوە. تۆفیق عەبدوڵڵا ئەماژە بۆەوە دەکات ڕۆژانە لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە کوڕان و کچان یاخود کە سوکاریان سەردانی دەکەن یاخود لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە داوای دۆزینەوەی هاوسەری لێ دەکەن. شەو تەلەفۆنەکات شەو بیرێکەوێتەوە تەنها خۆی تاکە داڵغەڵە بەلایەوە بیرێکەوێتە بەلای خۆیەوە کە تاکە و تەنیایە و اینجا تەلەفۆنەکات کە جێنی زۆر باشە. ماڵتان لەکوێیە؟ لە سیساقە. زۆر باشە. ماڵ و حاڵ و چۆنە؟ وەزعی مادی و زروفت و باشە و باڵێ ئەی خۆت دیاری کردو هیچ کشێکە هەیە خۆ دیاری کردبێت؟ ئەو مامۆستایە چەند دەفتەرێکی جیاوازی هەیە بۆ تۆمارکردنی ناوی ئەو کەسانەی کە پەیوەندی پێوە دەکەن. لەو دەفتەرانەشدا ناو و ناونیشان و ئیشوکار و چەند تایبەتمەندێکی تری کەسەکان تۆمار دەکات. ئەو کوڕ و کچانەی کە پەیوەندی بەم پیاوەوە دەکەن هەریەکان چەند مەرجێکی جیاواز و تایبەتیان هەیە بۆ هاوسەری ئایندەیان. بە وتەی تۆفیق عەبدوڵڵا مەرجەکانی ئێستای کوڕان لە مەرجەکانی کچان زیاترە. کوڕ دوو سێشتی هەیە خراپە. یەکێکیان مەوەسەبە باڵای بەرز بێت ئەو باڵابەرزەی کێشەیەک بۆ خۆی. دووەمە وەسەبە تەعین بوو بێت. تەعین بوو بێت. خۆی لە ڕاستیە تەعینەکە تا ڕادەیەک وانە توانی بڵین کە بەڵام باڵا بەرزەکە مەگەر نامەچی هێستا وەسیلەیە نییە باڵای بەرزکاتۆ. کچان وەڵا ئازم کەی بڕێکیان هەن تۆزێ جوانە بەخۆیان ئاپەرنەوە سلێمانیانە بێت. ئەمە یەک. هەیشە جوانە ئەڵێ بەزم کوڕەکە ئەخلاق و دینی هەبێ کێشەم نیە لە هێکو دانیشێت. هەیشە طەبیعیە بشکلێنێ بەجەڵە کوڕەکە مەسا بۆ منە نوێژ ڕۆژی هەبێت مەسا جگەرە خوێر نەبێت کاسپێکی هەبێت کێشەی نیە لەوە. حاڵەتی ناخۆش هەیە مەسا بۆ منە کوڕ هەیە داولیەکە بکە ئێستاگی دوایی سەرەکەی دوایەوەی دەستماچ کرا پەشکانە بێتەوە. وەڵام من غەڵتم کرد و نەمزانی و تاقەتی نام نییە و من ژنان کەی وتووە و باسەوەی بێتاقەتەکە لەوانە. وەڵا زۆربەی زۆری خۆمم بەس مەسا ئێمە چمە شوێنەکەەوەیکی لەوێ ناسم لەگەڵ خۆی بم ئەوە شکیکانی ئەوە هەوزەت بۆ ناساندن و بۆ شخصێتی ئەو بەڕێزەش لەوێ ئەوە یەکەم. ئەوەی کە بڵێ ستافێکم بێ و بۆ منە مەجموعەیە بین پێکەوە و دەستەیە بین ئەومانی ئەوە نییە. بەس چمە الحەمدولله هەیکێ ناسم بەشێوە لەگەڵ ماوکە. نەزانم لە سەدا هەشتا ناجح ناتوان پێشەوە. اینجا زۆر جاریش نییە بێ دەنگی بینی خۆیان بێت کچەکە بشین کوڕەکە دەم. ئەگەر کوڕەکە کڕی کرد اینجا لەگە کچا قسەیەکەم. هەوەسایەتیم هەیە و تۆفیق عەبدوڵڵا هەرچەندە ڕۆژ بە ڕۆژ تەمەنی بەرە هەڵکشان دەڕوات بەڵام زۆر دڵخۆشە بە کارەکەی و دەڵێت تا ئەو کاتەی بتوانم بەردەوام دەبم. لەو 3000 هاوسەرگیریی کە لەژێر دەستی ئەو ئەنجام دراوە تەنها یەک حاڵەتی جابوونەوەیان هەبووە. پرۆژەی هاوسەرگیری گەنج دامەزراوەکە سەلامەتیەکات تووشی دڵڕاوی و قەلەقی ناکا بۆیە داوام وایە حکوومەتی هەرێم لە مەسەلەی گەنجا بەخوا بێتەوە لەوەی کە بتوانێت پرۆژەی هاوسەرگیریان بۆ ئەنجام دات لەوەی کە بتوانێت ئەو بڕەپای دانراوە بە هاوسەرگیری بەهەش بیانێکەوە بێت دوانە خرێت چونکە ئەوە شتێکە زەرەری بۆ هەمووی هەیە. مامۆستا تۆفیق لەگەڵەوەی پیشەکەی زۆر جیاوازە لە دادگا و باری کەسێتی و پرۆسەی هاوسەرگیری بەڵام ڕۆژانە چەندین کوڕ و کچ پەیوەندی پێوەکەن بۆی لەسەر دەستی ئەم ژانی هاوسەرگیری پێک بێنن. عومەر فەتاح NRT ناحیەی خورماڵ. جیاواز لە کات و ساتە سیاسیەکانی مێژووی ڕابردوو بە درێژایی ماوەی شەڕی دژ بە داعش لە ماوەی ڕابردوودا هاوسۆزی و هاوهەڵوێستێکی جیاواز لەسەر ئاستی کوردستان و تەنانەت لەسەر ئاستی جیهانیش دروست بوون. ئەماش لە ڕێی دۆستەکانەوە لە ڕێی کەسانی دۆستی کورد. بەڵام جیاواز لەمانە لە ڕێی ڕۆڵەکانی کوردەوە لەسەر ئاستی ناوخۆ دەرەوە هەڵوێستی جیاواز دروست بوو. چیرۆکی ئەو گەنجەی کە لە هەزاران میلەوە جارێکی دیکە گەڕاوەتەوە بۆ کوردستان و لە ڕیزی یان لە سەنگەرەکانی پێشەوەی دژ بە داعشدا دەجەنگێت یەکێکە لە چیرۆکانی بەرنامەی لاپەیام نێرانەوە. با پێکەوە بینەری راپۆرتێ بین سەبارەت بەو گەنجە کە هاوکارمان ئومێد ئامادەی کردووە. لەگەڵ دروستبوونی شەڕ لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش چەندین هاوڵاتی مەدەنی وەکو خۆبەخش سوونەتە ناو هێزەکانی پێشمەرگە و بەرگری لە کوردستان دەکەن. هیوایەکێکە لەو گەنجانەی کە 18 ساڵ لە وڵاتی هۆڵەندا ژیاوە و لەگەڵ دروستبوونی شەڕی نێوان پێشمەرگە و چەکدارانی داعش
وڵاتی هۆڵەندازی دەیەڵێت و دەگەڕێتەوە کوردستان بۆ بەرگریکردن لە خاکەکەی. من وەکو گەنجێکە 18 ساڵ لە ئەوروپا بووم لەگەڵ ماڵی باوکم هەمومان ڕۆشتین ساڵ و نیوە لەمەوە پێشبڕیاری ما کە بگەڕێمەوە بە بۆنی ئەم شەڕەوە و هەر لەگەڵ هاتمەوە یەکسەر پەیوەندیم کرد بێزەکانی پێشمەرگەوە بووم بە پێشمەرگە لە سوپایسواری زێرەبانی و لەخوا بەزیابێ هەتا ئێستا توانیمانە دیفاعێکی باش لە خاک و وەتەنی خۆمان بکەین. هیوا خەڵکی شاری هەڵەبجێ و 20 ساڵ لەمەوبەر لەگەڵ خانەوادەکەی ڕوو دەکاتە ئەوروپا و لە وڵاتی هۆڵەنداش دەگیرسێنەوە و خۆی باسی دەکات ئێستا کە سوکارەکەی لە وڵاتی هۆڵەندان و بەڵام نزیکەی 2 ساڵە ئەو گەڕاوەتەوە کوردستان و چۆتە نێو هێزەکانی پێشمەرگە بۆ بەرگریکردن. بەڵێ ماڵی باوکم 15 برام سێ خوشکم ئێستامیان لە ئەوروپان بە تەنیا هاتوومەتەوە خۆم و زۆر دڵخۆشم. ئێستا من خۆم لێرە بە غەریب نازانم. وەختێکیش کە لێو بووم ئەوانم لەگەڵا بوو خۆم بە غەریب بەزانی بەس ئێستا لە ناو ئەم برا پێشمەرگەکانە هەمویان برا و ئەزیزی منن. لەخوا بەزیابێ هیچ کێشەیەکمان نەبوو. ئێمە خۆمان مەجموعەیەک برا بووین 5-6 گەراجی سیارەشمانە بوو غەسلیشمانە بوو ئیش و کاریشمان زۆر باش بوو بەڵام هەموو کات ڕۆح و ئینسان بە ڕۆح مرتاح بێ بە جەستە و بە مادە هیچ کەس مرتاح ناکە. من ڕۆحم لە کوردستان و جەستەم لێ بوو بەس بە ڕۆح لێرە بوو بە ڕۆح لەگەڵم خەڵکەیا بوو. ئێستا حالیان مرتاحم کە ڕۆحم لەگەڵیان نایێت. هیچ کێشەم نیە جنسی ئەوروپامەیە من ساڵی 99 جنسێم وەرگرتووە. لەگەڵ ئەوەی لە ماوەیەدا ڕێژێکی زۆر لە هاوڵاتیان ڕویان لە وڵاتانی ئەوروپا کرد و کوردستانیان جێهێشت بەڵام هیوا دەڵێت پێویستە هاوڵاتیانی کوردستان بیر لە دواڕۆژی وڵاتەکەیان بکەنەوە و کوردستان سۆڵ نەکەن بۆ دوژمنان چونکە کوردستان پێویستی بە ڕۆڵەی خۆیەتی. داواکاریم هەیە لە گەنجەکان بە هیچ شێوەیەک خاکی خۆیان بەجێ نەهێڵن. خەڵک ئێمە داواکاریمان لە دووەلی ئەقلیمی هەیە هاوکاری ئەم وڵاتە بکەن خەڵک لە دەرەوەی هاوکاریمانەکە گەنجەکانی خۆمان ئێرە بەجێهێڵن. داوام لیانە بە هیچ شێوەیەک نەڕۆن ژیانی ئەوروپا هیچ نییە بە بەراورد بە کوردستان و من هەتا دڵۆ پێخوێنم تیابێت خۆم فیدای ئەم خاکە ئەەکەم خۆمەکەم بە قوربانی ئەم خاکە. هیوا لەگەڵ پێشمەرگەکان هەموو کات دەم بەخەندێ و دەشڵێت ئامادەنیم بگەڕێمە وڵاتی هۆڵەندا تاوەکو ئەو شەڕی لەگەڵ داعشەیە کۆتایی پێنێت هەروەها دەشڵێت ئامادەم بۆ بەرگریکردن لە کوردستان لە هەر 4 پارچەی کوردستان خوێنم بەڕێژم. ئومێد سۆمانی NRT سنووری غازر. بەرنامەی لە پەیامنێرانەوە لەگەڵەوەی خۆشەویست بەردەوامە و چەندین چیرۆک و بابەتی جیاواز لە بەرنامەکە داماوە چاوەڕێ ئێوە دەکات بەڵام پاش ناوبڕێک. جارێکتر سڵاوتان لەبێت. تابلۆساز و چیرۆک بێژەکان هەڕێکەی بە شێوەیەک هونەری خۆیمان بۆ جێگێڕێتەوە یان هەندێکیان دەبنە چیرۆکخوانی مێژوویەکی جیاواز. بەڵام ئەوانەی لە ڕێگە جیاوازەکان و مینبەرە جیاوازەکان دەکەن بە مەیدانی تابلۆکێشان و جێڕانەوەی چیرۆکە جیاوازەکان و هونەر و تابلۆی خۆیانی تێدا دەنەخشێنن. فەرش ئەو هونەرەی کە مێژوویەکی دوور و درێژی هەیە لە وڵاتی کوردەواریدا و چەندین فەرشی جیاواز هەیە کە بوونەتە سمبولی مێژوە جیاوازەکان. با بچینە لێ راپۆرتێکی هاوکارمان ژاڵا سەبارەت بە یەکێک لە کارگەکانی ڕستن و چنین لە کوردستان کە لە شاری سلێمانیە. چنار ماوەی زیاتر لە 15 ساڵە بە دەست و پەنجەی خۆی فەرش دەچنێت ئەو حەزی لە کارەکەیەتی وەک خۆی دەڵێت کە دەست بە کارەکەی دەکات پێی خۆشە زوو تەواوی بکات بۆ ئەوەی بەرهەمی دەستی خۆی ببینێت بەڵام نیگەرانە لەوەی وەک پێویست نەتوانراوە گرنگی بە پیشەکەیان بدرێت. من بەنسبەت خۆمەوە بەلام و خۆشە کە تۆ دەست بە ئیشەکەمەکەم حەزەکەم زوو تەواویکەم ینی ئەچمە ناو ئینەکە حەزەکەم جوان بێت ینی زوو تەواویکەم ئەوڵێم حەزەکەم ئەو ڕیزە زوو تەواوکەم بیبڕمزام چۆن دەرکەوتەوە ینی ئیشەکە جوانە یان ناشیرینە خۆی هەموو وڵاتێک بە هینی کە تووری خۆیەوە پێشەکەوێت. ئێمەش تا بتوانین بەهایخی پێ بدەین ینی تا حکوومەت بتوانێت خوریمان بۆ دابین کە یان تڕایەڵە و خوریە و کارمەندە و بەڕاستی ئێستا ئێمە کارمەندەکانمان زۆر کەم بووە.
کورد کولتوری خۆی هەیە کە بە یەکێک لە هەرە کولتورە کۆنەکانی جیهاندا دەنرێت. ناسینەوە و پێناسەی هەر میللەتێک بە کولتورە دەوڵەمەندەکەیەتی. مەسوولەکانی ئێمە زۆر حەزیان لە نەوت و لە چیمەنتۆیە بەڕاستی ئەو شوێنانی کە پارێدار بن حەزیان لە شوێن کەلتوری و کاری دەستی و ئەوانەی نەمەعەدا کە ئەڵێم حەزیان لێنە بە پەنجەی دەست ئەژمێرن ئەو کەسانی کە حەزیان لە کاری کەلتوری و پێویستە ئەمە بە هەموو توانایەکمان حەزمان لە کاری کەلتوری بی خۆتان نەزانن هەموو جۆرە فەرشێک دروست دەکەین لەو کارگەیە بێت جگە لە فەرش دروستکردن بە هەموو جۆرە قیاسێک بەشی جۆڵاشمان هەیە قاتی شاڵ بەرماڵ پۆپەشمین جاجەم زەمبیلە کۆمەڵە کاری کەلتوری هەو کارە کەلتوریانی کە توی بینی لەناو شاری سلێمانی و لە دەوروبەری هەمووی لەو کارگەیەوە دروست دەکرێت بەڵام بەداخەوە ینی وەکو پێویست ئاوری لێ نەدرایتەوە تموحیمە زۆر زیاتر لەوە. شنۆ ئەو ئافرەتەی کە خەریک تەواوکردنی ئاڵایەکی کوردستان بوو دەڵێت ئەو ماوەی زیاتر لە 5 ساڵە کاری چنینی فەرش دەکات کاتێکی زۆر بۆ ئەو کارە تەرخان دەکات و زۆر ماندوو دەبێت و موچەیەکی کەم وەردەگرێت. هەستەکەی کەمترە خەڵک ئەم ئیشەکە کو هەموو کەس نایکات شەکە قورسە کاتەکە زۆرە مەعاشەکەمان کەمە ئێستا من ئەوە 5 ساڵە لێرم عەقدیشم 275,000 وەرەگرم بۆ چاو بۆ مێشک بۆ شان و من بۆ فەقەراتی من بۆ قۆڵ بۆ چاو جاری وایە چاو ئەو نەهیلاکە هەنچکە بە چاو مێشکەکرێ ئیشەکە. کارگەی مافوری سلێمانی لە ساڵی 1997 دامەزراوە و زیاتر لە 63 فەرمانبەری هەیە. لەو کارگەیە هەموو جۆرە فەرشێک دروست دەکرێت و لە بەشی جۆڵاش کە بەشێکی تری کارگەکەیە بەرماڵ، پۆمپەشمین، قاتی شاڵ و جاجم دروست دەکرێت. ماوەی 5 ساڵە من لێرەم خۆم نەقتە ئێرە کردووە وڵایەتر ئیشەکەشمان ئاواهینێدا هیلاکی زۆر زۆرتیایە شێوازەکەی لە پێش ڕاڵی بۆ دائەنین کە ڕاڵماندانە ئیتر ئەوە تا ئەو بردەکەیەتی لەسەر ئەو بوردەدایەنین بۆمان دائەنین یەکانان وەستاکانان ئەم بەڕەوە داواکردی بە خەڵ دەری 3 مانگی پێچێ چکە گەورەیە. لە هەرێمی کوردستان 7 کارگەی مافور هەیە 5 سەر بە پارێزگای هەولێرن یەکێکیان لە سلێمانی و ئەوی دیکەشیان لە دهۆکە ئەو کارگانە سەر بە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و لاوان و تیایاندا 433 کارمەندی بەرهەمهێنەر ساڵانە نزیکەی 200 مەتر مافور دەچنن. ئەمە زیاتر لە 10 ساڵە مۆزەفەکانی خۆمان کرێکارەکانی خۆمان کە تەونەکەن تەون 4,000 دیناریان هەبوو بۆ ژەمە خۆراکی ڕۆژانیان یەکژەم بوو بەداخەوە لە یەشی یەکەوە لە ساڵی 2015 لە وەزارەتی داراییەوە ڕاگیراوە و بە ڕەفزی هاتەوە جاری دووەم ئەنی چەند جاری کتامان بەرز کردەوە کە و پارەی خواردنیان بۆ سەر بکرێت بەداخەوە مەترسیان نییە تا ئێستا مەترسیشان بۆ سەرف نەکراوە ئەنی کۆمەڵک بڵین نەڵین ئەوانی کە لێرەن وەکو زودی مەجهول وان کرێکارەکان بەڕاستی هیچیان بۆ نەکراوە چەند جار داوای مەترسیمان بۆ کردوون بۆیان نەکراوە پارەی خواردنەکەشان لێ بڕیون بەڕاستی. حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە نزیکەی 3 ملیۆن دۆلار بودجە بۆ سەرجەم کارگەکانی فەرش و مافوری هەرێمی کوردستان تەرخان دەکات. ئەمە لە کاتێکدایە داهاتی ساڵانەی ئەو کارگانە نزیکەی تەنیا 20,000 دۆلارە.
نەخشونیگاری فەرشی کوردی تێکەڵەیەکە لە سروشتی کوردستان و دەستڕەنگینی و میهرەبانی ژنی کورد لە دێرزەمانەوە فەرشی کوردی خواستێکی زۆری لەسەر بووە بەڵام لە دەرەوەی کوردستان گرنگی نەدان بەم کەرتە بۆ تا خەمی ئەو کەسانەی کە لەم بوارەدا کار دەکەن هەر بۆیە لە خۆیان دەپرسن ئاخۆ حکوومەتی هەرێمی کوردستان کەی ئاوەڕێکیش لەمان دەداتەوە. ژاڵە محەممەد NRT سلێمانی. مرۆڤەکان بڕیاری سیر دەدەن لە ژیانی خۆیاندا هەندێک لەم بڕیارانە بە درێژایی تەمەنی ئایندەیان لەگەڵیان دەبێت واتە لەگەڵ ئاکامەکانی پندەست و پەنجە نەرمەکەن و هەڵدەکەن بەڵام هەندێک لەو بڕیارانە بڕیاری جیاکردنەوەی قۆناغی پێش خۆی و دوای خۆیەتی هەندێک لەو بڕیارانە دەبێتە هۆکاری گۆڕانکاری لە سەر جەم کایەکانی ژیاندا. پیاوێک لە چۆمان بڕیارێکی سەیری داوە سەبارەت بە ئاو نەخواردن. با پێکەوە بینەری چیرۆکی ئەو پیاوە بین کە هاوکارمان عەبدۆ بۆ ئامادە کردووی. زۆربەی خەڵک لەو باوەڕەدان کە دەبێت ڕۆژانە بڕی 8 بەرداغ ئاو یاخود نزیکەی 2 لتر ئاو بخۆیتەوە بەڵام ئەوە تا مامزەمیل کە خەڵکی گوندی گوێزانی سەر بە قەزای چۆمانە لە ناوچەی باڵەکایەتی 39 ساڵە ئاوی نەخواردوتەوە. چیرۆکی ئاو نەخواردنەوەی مامزەمیل لەوە دەست پێ دەکات کاتێک لە هەفتەیەکان بە هۆکاری سیاسی ڕادەگوازرێنەوە جنوبی عێراق کە بەوتەی خۆی ئاوی جنوبی عێراق پیس و بۆگەن بوو بۆیە ئەو لەنەوە ئاوە سارد و سازگارەی باڵەکایەتی تووشێم ئاوە بۆگەنە دەبێت ئاوی لە بەردڵ دەکەوێت لەو کاتەوە تا ئێستا بڕیار دەدات ئاو نەخواتەوە. دوان نەفیکرای مەلۆ جنوبی عێراقی دیوای ناوسەدیە پیشترین محافەزە بوو لەوێن دەرێ ئاوی ئەپیش بوو لەوێ ئاوم لەبەت بێ کرد ئاوم لەبەت بێ کرد وەتێ ئەلعانیش دەگەدابی ئەوە 39 ساڵە ئەمن ئاوم نەخوایتەوە لە 77ەوە هەتا ئێستا 39 ساڵە من ئاوم نەخواردەوە تەنها چام خواردیتەوە ماشتاوم خواردیە بیپسیشم خواردیە گەنەچیدیم نەخواردیە. بەخوای ئێستا هەدا شینایی ماکردینە هەتا ئێستا ئەوەندە ئاوم نەخواردیتەوە من ئارێوەمە لە جنوبی لە دیوای ناوسریە ئەمە لە گوندێکی بووین ئەو گوندەی حەینەبی هەفتی ئاویان بەرەداوە بەڵام ئەمە ئاوێ بیرانە خواردەوە ئەو ئاوێ ئەوان بەرەداوە کەری تێدا تۆپی بوو سۆچی تێدا تۆپی بوو عێشتری تێدا تۆپی بوو جا خاڵەکەم بە ڕەحمەتێکی نەمایە باوی عەبدوڕەحمانی حالی حەوڵای مەلا شادعی گوتی کوڕە مەردی خوای بن ئەو کەلەشانە بین نەدەرێ گوتی بەچی خوا بەواسیدەی ئەو شتەن نەجات بدە لەمە بەرەژێری 12 گوند لەمە بەرەژێری بوون لەسەوێ ئاوێ بوون جا ئەمە ئەگەر چوین خۆناویتە ناو ئەو شەتەی کەلەشن هینانە دەرێ ئەمنوو کوڕی نەوی وەسمان و عەبدوڕەحمانی عەبنەبی خۆناویتە ناو شەتی لە حەڕەبا ڕاوا بوو ئەو کەلەشانە ئەمە دینینە دەرێ ئەخۆین بەڵام وەچی کەلەشەکەن هینانە دەرێ و بەجێن هێشتن ڕەویس جەمعیە و موختاریان هاتن گوتیان دەستخۆشی و لێ ئەکەین وەڵاهی ئەمە بەنەوعێکی دی تێگەیشتین جا ئەو گوندینە لەمە بەرەژێری هاگان لێنە بۆ گەو کەلەشە دەناو ئەو ئاوەیدانە و ئەو ئاوا پیشە. هەرچەندە مامزەمیل لە بڕی ئاوچا و ماستا و زۆر دەخواتەوە و باس لەوەش دەکات کە لە ڕووی تەندروستیەوە تەندروستی زۆر باشە و تا ئێستا هیچ دەرمان و دەرزیەکی لە خۆ نەداوە و بۆ تەنها جارێکی سەردانی نەخۆشخانەکانی نەکردووە و ئەو ئێستا کاری جوتیاری دەکات و بڕیاریشی داوە تا لەسەر ئەو دڵە بێت ئاو نەخواتەوە. تاکەی ئاوێ نەخۆیەوە وەڵاهی هەتا دڵم لەسەر ئەو دڵەیە ئاوێ ناخۆم بوو ئارێ وەڵا وەم ئارە بەدڵێ کەتیا ئاو ناخۆمەوە ئەوە 39 ساڵە من نەخواتەوە جەما تازە چوە خۆمەوە هێشتا احتیاجیە یعنی بە پێیان بچمە هەڵگۆردی ئاوێ ناخۆمەوە. چەند ساڵمانەوە لەو شوێنێک کە ئاوت لەوە بڕێکە؟ 2 ساڵە لەوێ ماینەوە 2 ساڵە بەڵێ 2 ساڵە لە دیوای ناوسەریە ماینەوە لە گوندی ئەلحەرامیە
دوو شارا لەوێ ماینەوە لە هەنجەوە ئەمن ئاو نەخواتەوە. هاوڕێ و هاوپیشەکانی مامزەمینیش باس لەوە دەکەن کە ئەوان لە گەرمەی هاوین لەگەڵ مامزەمینکاری دروێنە و کارەکانی تری جوتیاریان کردووە و ئەوان چەندین جار ئاویان خواردۆتەوە بەڵام مامزەمیل بە هیچ شێوێک ئاوی نەخواردۆتەوە و بۆیە شاهیدی ئەوە دەدەن مامزەمیل ئاو ناخواتەوە. مامزەمیل لە 75ەوە دەگەمەدا بوو لە جنوبی لەبەر ئاوی ناخۆش ئاوەکە هەر ناخۆش و سویر بوو ئاوەکەی تەرک کرد لە 75 هەتا ئێستا لە چەند زبارە گەرم و چلو پێکەوە بووینە ئاوەکەی نەخواردەوە بەهاوینێ بە حەد کاتێکە بیزە هاوین ئاو نەدیشە دەگەمداوە ئاوەکەی بخواتەوە. ئەی چە خوا لە بڕی ئاو وەڵا چای دەخوات یا ماستاوی دەخوات و هەرچەندە بە پێی توێژینەوە زانستیەکان ئەو مرۆڤانەی ئاو ناخۆنەوە تووشی وشکبوونی پێست دەبن و هەروەها هەمیشە تووڕەن بەڵام مامزەمیل تووڕەن نییە و هەمیشە بە قسەخۆشەکانی دەوروبەرەکەی دڵخۆش دەکات. مامزەمیل ئێستا لە گوندێکی ناوچەی باڵەکایەتی نیشتەجێەوە بەکاری جوتیاریەوە سەرخاڵە. تەمەنی مامزەمیل لە 80 ساڵ نزیک دەبێتەوە. من لە کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە چەندین جار ئاوم خواردەوە بەڵام ئەوە تا مامزەمیل نزیکەی 40 ساڵە ئاوی نەخواردوتەوە. ئەمەش ئەو تێمان بیر دەخاتەوە کە دەڵێن مرۆڤەکان لە توانایاندا هەموو جۆرە کارێک بکەن. عەبدۆڕوستایی NRT گوندی جویزانی ناوچەی باڵەکایەتی. چەندنە و پیشانەی کە بە درێژایی تەمەنی مرۆڤێک دەیکات و پێی هەڵدەسێت. هەندێک جار ئەم پیشانە دەبنە سمبولی کەسەکان و تەنانەت هەندێک جار دەبنە سمبولی شار و ناوچە جیاوازەکان. کەسایەتیەکان جیاوازن لە شارە جیاوازەکانی کوردستان کە هەریەکەی بە پیشە و کارێکەوە دەناسرێتەوە. ئەمجارە چیرۆکی یەکێک لەو پیشانەمان بۆ ئامادەکردوون کە لە شاری سلەیمانیدایە و مێژوویەکی هەیە لەم شارە. بابی نەربین. من ناوم سلەیمان عەبدوڵڵا ساڵحە ناسراوین بە سلەیمانی ئەبەکە ناسراوین بە براگەورەکەم یوسفی ئەبەکە. لە ساڵی 53ەوە ئێمە خولیای پاسکیلمان هەبووە و لەگەڵ پاسکیلا بووین. لە دوای 54ەوە شەریکەیەک ئەم برایم پاسەکانی تەتەور پێەیە فەرعی دانا بۆ خەڵق. پاسکیلەکری لە کەرکووک و لە مووسڵ فەرعی دانا پاسکیلانەیە بکرێ لە ساڵی 54 5-6 فەرعمان هەبوو لە سلەیمانیە خەڵکان فێری پاسکیلە کرد و بە سەعاتیش پاسکیلانەیە بکرێ. پاسەکەگە تازە وایە سعاتی بە 120 ئەگەر پاسەکە کۆن وایە سعاتی بە 6 دینار. پێش ئێمە پاسکیل هەبوو بەس تەتەوریان پێ نەیە بوو. پاسکیلە دوان بوتیایە بوو هەتا کونیە براکەم ڕۆژێکیان پاسەکەی پەنچەرە بێ بە گەڕێکی قەزازەکانە هێت پاسەکە کاتە شانی بۆی کە ئەزێتی چوپەکەی نەگا ژنێک لێەوە بانگەکە لێوەرە ئەو چقۆیمان بۆ تیشکەرەوە وازەنە چەقۆ تیشکەرەوەیە. یعنی ئەوەنە پاسکیل کەم بوو خەڵق هەستی ناکرد کە ئەوە چەقۆ تیشکەرەوە نیە ئەوە پاسکیلە. لە 55 بووین بە وەکیلی شەریکەی بەریتانیا هی پاسکیل لە بەریتانیاەوە بە لوبنانە ئاهات پیانەوت قەناتی سوێز لێەوە پاسکیلمان بۆ هاو بە لۆری گەورەی ئەنتەرناشیان پێوت پاسکیلمان بۆ و پاسەکانمان تەوزیع کرد. لە 56 محافزی سلەیمانی عومەر عەلی بوو مسابقەیەکی دروست کرد بە پاسکیل لە سلەیمانیەوە بۆ دووڕیانەکە. چەند کەسانێک پاسکیلیان هەبوو مارکەی غێرە پاسەکانی ئێمە بوو. پاسەکەی ئێمە کە هی بەریتانیا بوو پاسکیلی پیانەوت ڕۆچ پاسکیلی ڕۆچ. ئەو کوڕەکە بوو ناوی ڕەفیق بوو لە مەعمەلی شەهلا ئیشە کرد. ئەوە یەکەم دەرچوو لە سیباغەکە محافز هەدیەیە بە پاسکیلێکی ئێمە بە پاسێکی ڕۆچ ئێمە مسابقەکەی بردەوە و جایزەکەی وەرگرت لە محافزی عومەر عەلی. یعنی سوکترین پاسکیل بوو سرعەتیشی زۆر بوو شەریکەی بەریتانیا بوو پاسکیلەکە. ئیتر لەوە لە دوای بوو بە ساڵی 58 ماعدەی ئینگلیز نەما لە وڵاتی ئێمە لە عێراقا. ئێمە چوین لە سین و لە یابان ئەو پاسکیلانی کێمانێنە پاسکیلی ئەسڵی نەبوو وەکو لەندەنێکە. پاسکیلەکانی ئێستا وەکو بۆ پاسانەی جاران قایم نییە. ئەو پاسکیلانی جاران پاسێکی پتە بوو یعنی کە پاسێکی بکرایە هەتاوکوونێت 10 ساڵێک لای ئەمایە و 12 ساڵ لای ئەمایە. بەڵام ئێستا پاسەکان ئەستا دەستوری توجاری لێ بەدروستکردن
زۆر نامێنێتەوە لای خەڵە تایەکانی چوبەکانی یعنی زۆر شتی چاکنین بەخوا جارێکیان گۆڕیمان بەڵام هاتینەوە سەریشم لەبەرەوە زۆر لەگەڵ ئەمە ماوینەتەوە ینی بڵێن 6 ساڵ زیاترە من خۆم پێم خۆشە کە دایمان لەسەر میشتەش بم تاقتم نەسوەلی ساڵ بە ساڵ پاسکیل بەرەو پێشکەوتنەوە ساڵ بە ساڵ زیاترە فرۆشین بۆ نمونە یانیم ساڵ کە پارەکەم بۆ کە معاشکەم بۆ کە بڵێن لە کوردستانەکانمان ناشەڕە بووە هەر بەردەوام پاسەکان هەر فرۆشاوە چونکە لە وڵاتی ئێمە خولیای پاسکیل زۆر لەسەری مناڵایە باوکێڵەیە کاکە دەرچۆ پاسێکە بۆ کرم بڕواوە هەبێ ئەو ڕۆژانەی کە کار دەیرێ لای ئێمە ئیسیحامێکە قەرباڵغیەکە یعنی زۆر جار کابرای هێناوە لەسەر ئیشەکە هێناوەتی بەجلی گەشتکاریەوە کابرا سوێنگی خواری گۆڵای لەسەر ئیشەکەم هەڵی سانوم هێنامی پاسکلیفی بۆ کرم بۆ کوڕەکانی لەبەرەوە کە وعدیاوەتێ بە زۆری لە وڵاتی ئێمە ئێستا گەنجی لە خوار 7 ساڵەوە زۆر پاسکیل ئەکرن. ئەزانم بەرنامەی ئەم جارەمان بەم راپۆرتە بە کۆتا هات هیوادارین توانی بێتمان سەرنجەوەی خۆشەویست بۆ لای بابەتەکان ڕابکێشین و تا بەرنامەی ئایندە و کۆمەڵی بابەتی دیکە ڕێز خۆشەویستی ئامانز بابانی و ستافی بەرنامەکە قبول فەرمون کاتێکی خۆش.